السلام عليك. باشی ڕۆژگارتیان بەیانیش باش باشی سەلامەت بی باشی شکر الحەمدولله ئینشاڵڵا هەر باش دەبی بە بەجوانەکەمان کووە حەمیدان سوپاس بەخوای گەورە دوێنێ نەشتەرگەری مناڵبوونمان بۆ ڕۆژگارخان بە ئەنجام گەیاند خۆی مناڵەکەی سوپاس بەخوای زۆر باشن ڕۆژگارخان لە بەرواری 20 دەی 2023 نەشتەرگەری بڕینی گەجەی بۆ کراوە لەلایەن تیمی نەشتەرگەری نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی لەلایەن دکتۆر درێر و تیمی نەشتەرگەری بڕینی گەجە نەشتەرگەرێکی بەسەرکەوتووی بە ئەنجام گەیەنراوە 6 مانگ پاش ئەنجامدانی نەشتەرگەری بڕینی گەجە ڕۆژگار دووگیان بوو و بەهۆی ئەوەی کە کێشێکی باشی دابەزان کە ئەمەش هۆکارێکە بۆ دووگیانبوون بە تایبەت لەوانەیە کە فرەکیسی هێلکەدانیان هەیە و پاش تێپەڕینی 9 مانگ لە دووگیانەکەی سوپاس بخوا لە بەرواری 22 2025 نەشتەرگەری مناڵبوونم بۆ ڕۆژگارخان بە ئەنجام گەیاند و سوپاس بخوا خۆی مناڵەکەی تەندروستێکی زۆر باشیان هەیە. الحمدلله پاش 2023 20 دەی 2023 عملیاتی نەشتەرگەری مەحیدەمان لۆ کرد. الحمدلله 22 یەکیش عملیاتی منداڵبوونیان بۆ کرد و الحمدلله بەخۆی بە کۆرپەڵەکەشی زۆر باشن. الحمدلله ستافەکان زۆر باشن خاصەن دکتۆر زنوەر ئەوانەی کە نەشتەرگەری مەحیدەشیان لۆ کرد زۆر باش بوون. لە ماوەی 6 مانگ نزیکەی 40 کیلۆ زیاتریشی دابەزاند. خوا خێری خوێرخوازان بنووسی کە ئەو خەستخانەیان دروست کردی و زۆر کەس سوودی لێ هەزاران کەس سوودی لەو خەستخانەیان بینی و هیوادارم بەردەوام بن خێرخوازەکان. میهرەبانی دڵسۆزی و لێزانی